ئێستا بابەتێکی دیکە دەچمە سەر تەوەرەکە بەڵام دەبێەوە بڵێم کە لەسەر پرسی دارایی وەکۆی ئیستا ڕاگەنرا ئەو 200 میلیارد دیناری کەوا بڕیار بوو لە بەغدا و بگاتە هەرێمی کوردستان گشتۆتە هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستانە دیارە پرسی موچە و داهاتەکان لە ئێستادا پرسی سەرەکیە لە هەرێمی کوردستان بە درێژایی مانگەکان مانگ دوای مانگ دووارە دەبێتەوە دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک لە وەزارەتەکان لە بەڕێوەبەرایەتیەکان تووشی کێشە و گرفت دەبن. من دەچمە سەر بابەتی دووەم و تۆری دووەم کامڕۆ تیشکی دەخەمە سەر ئەویش دەستی داکۆکیکاران لە نەخۆشخانەی هیوا پێکێنراوە ئەم دەستێ دیارە کۆمەڵێک ئامانجی دیاریکراویان هەیە نەخۆشخانەی هیوایەکێکە لە نەخۆشخانە گرنگ و تایبەتەکان لە هەرێمی کوردستاندا لە سنووری سلێمانیدا لە ناو شاری سلێمانیدایە بەڵام چارەسەریەکان بە شێوەیەکی گشتی بۆ دانیشتوانی هەموو هەرێمی کوردستانە لە منداڵان و گەنجان و بەساڵاتچواندا لەسەرم بابەتە میوانێکم دەبێت میوانەکەم بەڕێز کارزان فازیلە کە بەڕێزیان نوێنەری دەستەی داکۆکیکاران لە نەخۆشخانەی هیوا ڕاستەخۆ لێرە میوانی منن کا کارزان سپاس بۆ ئامادەبوونەت ئەمەوێت باسێکی کورت لە دەستەکە بکەی ئامانجی ئەم دەستەیە چێ پێکێنراوە. سپاس بۆ کورسات بۆ گرنگیدانی بۆ بابەتە دیارە ئەو ژینگە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئاگوزارە بەداخەوە زۆر سێکتەری گرتوتەوە کێشە و گرفت و ئالنگاری بۆ دروست کردووە. یەکێک لەو شوێنانەی کە دەنگۆ لەسەری بڵاو بووە هەواڵ لەسەری بڵاو بووە کە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی ڕوبەڕووی قەیرانێکی زۆر خراپ بۆتەوە لەوەی کە ناتوانێت نەخۆش وەرگێ لەوەی کە لەوانەیە دابخرێ موچەی کارمەندەکانیان دوا ئەکەوێ زۆر لەو بابەتانی تر کە پێیوەستن بەو بەداخەوە ئەو بارودۆخە ئابووری و سیاسی کە باسم کرد لە هەرێمی کوردستانە ئاگوزارێ و دیارە ئێمە لە سەرەتای مانگی ڕابردووە وەکو کۆمەڵێک ڕێکخراو حەو ڕێکخراو لە شاری سلێمانی لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی گرنگی دەر بە بواری مافەکانی مرۆڤ ڕێکخراوەکانی ژنان بەڕاستی بە گرنگ مازانی کە ئەم بابەتە لە ئاست ئەو بێدەنگی کە ئەیبینین و ئەیبیستین لە دەسەڵاتە جیاوازەکان لە هەرێمی کوردستانە ئەو لایەنە بە خەبەر بێنینەوە ئەو لایەنە بە ئاگا بێنینەوە و لێپرساوێتی جارێکی تر بخینەوە بەردەمیان و پێیان بڵێن کە نەخۆشخانەی هیوا خەمی هەمومانە نەخۆشخانەی هیوا چارەسەری مرۆڤەکە لە وڵاتەیە نەخۆشخانەی هیوا بۆ سەر تا سەری عێراقە ئەمە بەرپرسیارەتی کەسێک و لایەنێک و حیزبێک نییە بەڕاستی و شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە توانیوێتی ئەم بابەتە لە ئەستۆ بگرێ و پێویستە لەسەر دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەدەم داخوازی و کێشە و گرفتەکانی ئەم نەخۆشخانەیەوە بێن و دواتر ئێمە بە خۆشحاڵیەوە لەگەڵ بسێ کەسایەتی و ڕێکخراوی تر توانیمان ئەم دەستەیە دروست بکەین و سبەینێ ئێمە بانگەشەیەکی گشتیمان کردووە بۆ سەرجەم دام و دەستگای حکومی و ئەهلی و کۆمپانیاکان و هاونیشتیمانیان و خەمخۆرانی ئەم وڵاتە و ئەم شارە کە ئێمە شەو نخونیەک ئەنجامە دەین لە سەعات 4 شانزەی مانگەوە لە بەردەم نەخۆشخانەی هیوا ئەبین هەتاوەکو ڕۆژی حەڤەی مانگ و داوا لە بەرپرسانەکەین کە بەدەم ئەم بانگاوازی ئێمەوە بێن چکە چیتر ناکرێ ئەم نەخۆشخانەیە ئیهمال بکرێ نەخۆشەکانی قبول نەکرێن نەخۆشی چارەسەر وەرنەگرێت لەو نەخۆشخانەیەدا لە ئیساکی شک چارەسەریەکانی نەخۆشخانەی هیوا ڕاگیرەوە بۆ نەخۆشەکان هێوی خە من لە ڕووی پزیشکیەوە زۆر معلوماتم نییە بەڕاستی بەڵام ئێمە یاداشتێکمان ئامادەیە سبەینێ لە کۆنگرێکی دوو سبەی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەرفراوانە بڵاویەکەینەوە ئەو یاداشتا و تێیدا بە وردی پاش بۆ دادەچوونانی ئێمە کردومان لەگەڵ نەخۆشخانەی هیوا لەگەڵ پەرلەمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەوەنەی کە معلوماتمان دەستکەوتووە هەموو ئەو کێشە و گرفتانە ئەخینە ڕوو وەکوڵێ بە خاڵی خێنە بەردەستیان بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان ئامادەی ئەەکەین بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەنێرین بە هەمان شێوە چکە ئەوانی لەسەر خەتن بۆ ئەم بابەتە بە وردەکاری تا باسیەکە لە نەخۆشخانەی هیوا پزیشکان هەیە لە نێو دەستەکە و لە نێو ئەم دەستەی کە ئێوە پێکتان هێناوە بۆ نەخۆشخانەیەوە پاڵپشتان بن بەدڵنیاییەوە بەڵام لە دەستەکەیان نین چکە دەست پێشخەرەکەی ڕێکخراوەکانن بەڵام ئەوان هاوکارمانن بەدەم بانگاسەکە ئێمەوە هاتوون و ئێمە وەکوڵێ شەو نخونێکەشمان لە بەردەمی نەخۆشخانەی هیوایە بە تەنسیق لەگەڵ نەخۆشخانەی هیوا خۆیان باشە ئەم جۆر دەستەی کە ڕاتان گاندووە و لە سبەی نیشەوە باسە لێوە کرد کە چواری بەربیانەوە چواری عەسر دەست تا دەونیوی حەڤەیمان باشە ئەم کۆمەکەی یاخود ئەم جۆرە هاوکاری کە ڕاتان گاندووە چ کاریگەریە کە کات لەسەر نەخۆشخانەیەوە چاوەڕێ دەکەن چ کاریگەری و ڕەتفعل و ڕاکشنێکە بێ بۆ خەڵک ئەمە مانوێ ئەم پەیامی ئێمە بگاتە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان کە نەخۆشخانەی هیوا بەڕاستی ئەرکی پارێزگای سلێمانی نییە بێ پێداویستی و
موچەی کارمەندەکانی وەکۆڵە دابی بکە ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە لەبەرەوەی بەپێ بەدەچوونەکانی ئێمە نەخۆشخانەی هیوا لە سەیاسی نەخۆشانی خواروی عێراق و بڵێن عێراق ئەگرێتە ئەستۆ نەخۆشی تیا لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی بە هەمان شێوە بۆیە بەڕاستی بەرپرسیارەتەکە ئەرکی ئەخلاقی و ئەرکی یاسایی ئەکەوێتە سەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و عێراق کە بەدەم داخوازی و داواکاریەکانی نەخۆشان کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی هیواوە بێن. باش ئەم کۆمەکەی ئێوە دەیکەن ئەم دەستەی داکۆکی کارێکی ئەوە پێکتان هێناوە سەرمایەداران پلانی پەیوەندیداران هەوڵدانداوە لە ڕێگەیانەوە بتوان هاوکاریە بۆ نەخۆشخانەی هیوا کۆ بکەنەوە لەم ساتەتا کە دەزانین تەندروستی بە تایبەتی هەموو هەرێم بە تایبەتی لە سلێمانیدا زۆر باسی لەوە دەکرێت کە پێداویستی پزیشکەکان کەمن پێویستیان بە هاوکاریە کەسانی سەرمایەدار لە نێو دەستەکە توانیوانە پاڵپشتی ئێوە پێم خۆش بۆ پرسیارەت کرد بەڕاستی ئەم دەستەی ئێمە دەستەیەک نییە بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی لەبەرەوەی ئەمە ئیشێکە ئیشی ئێمە نییە تەنها ئەوەی ئێمە کە ئیکەین لێدانی زەنگێکی مەترسیە بۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە فشار دروستکردنە لە سەریان کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کۆمەلگا بێدەنگ نابێت لە ئەزە و کەم و کورتیانی کە بەرامبەر نەخۆشخانەی هیوا ئەکرێ و وەکو باسم کرد ئێمە فشار دروستکردنە ئەبێ خۆیان چارەسەری ئەم بابەتە بکەن ناکرێتەوە بۆ هەموو سێکتەرێ بۆ خوێنکاران چوزانم بۆ مامۆستایانی زانکۆ بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سلێمانی بێ لە هەر شوێنێکی تر بێ هەموو مانگە ئێمە بین و کەمپینی بۆ دروستکەین ئەمە ناکرێ بەڕاستی و بە پێیان بڵین ئیدارەدانی دەوڵەت و بەدەمەوە هاتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەم شکلە ناچێ بەڕێوە ئەمەی کە ئێمە ئێڵین ئەمەیە بەڕاستی و خستنە ڕووی بابەتەکەی بە شێوەیەکی زانستی کە ئێمە کۆمەڵێ وەکۆڵێ هێڵمان دیاری کردووە کە هێڵەکان خۆی بینێتەوە لەوەی کە پەرلەمانی کوردستان ئەرکەکانیمان دیاری کردووە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکەکەیمان دیاری کردووە و ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەر حکوومەتی عراقیە چی بکە بۆ ئەوەی نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانیا چکە تاکە نەخۆشخانەیەکە بەو نەوعیەتە و بەو حجمەوە بتوانێت خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان بکە ئەرکی هەموو لایەکە کە بەدەم ئەم بابەتەوە بێن و بەڕاستی بابەتی ئەوەی کە خەڵک هاوکاری بکە بۆ نەخۆشخانەی هیوا ئەمە پرۆسەیەکە بەڕاستی ئەبێ وەزارەتی معنی خۆیان ئەم ئەرکە بگرنە ئەستۆ حکومت کاری بۆ بکە لەبەر ئەوەی بەخشینی هاوکاری لە هەموو جیهانە ئەمە یعنی کارێکە ئەکرێ خەڵک هاوڵاتیان هاوکاری بکەن هاوکاری مادی بکەن بابەتێکی جیا بەڕاستی لەم بابەتە و بیریشمان نەچێ سندوقێکەیە بۆ هاوکاری کردی پاڵپشتی ئەمان بەڵام لێرە گرفتێکمانەیە ئەو سندوقە پێویستی بە ڕێنماییە پێویستی بۆیە کە پەرلەمان ڕێنمایەکی بۆ دەرکا بۆ ئەو سندوقە نابێ ئەو پارەی کە چێتەوە دەستکاری بکرێ تەنها بۆ نەخۆشانی هیوا بەکار بهێنرێ ئەوەیە کە ماڵین کۆمەڵی ئیلزاماتەیە لەسەر ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوەی جیاواز کە ئەبێ بەدەنگ ئەم داواکارانی ئێمەوە بێت. باشە ئەمە بزانم لە کێوە کەمپینەکەتان دەستی پێ کردووە لە کێوە ئەو دەستان کردو بە بانگشە بۆ کردن و لە ماوەی ئەم کاری کەەوە لە ماوەی ئەو مودەی کەەوە کارتان لەسەر کردووە چ ڕەتفعلێکتان بینیوە بۆ دەستەکە ئەوەی تەمانەوەی کە لە کێوە دەستمان پێ کردووە لە سەرەتای مانگی چوارەوە بەڕاستی بیرۆکەکە هەبوو چۆن توانین ئەم بابەتە وەکوڵێ کارێکی جیاوازتری بۆ بکەین چۆن پیشانی بین بە نەخۆشانی هیوا بە پزیشکانی هیوا بە کارمەندان و خۆبەخشانی نەخۆشخانەی هیوا بڵین ئێوە بە تەنهانین و خەڵک چاوی لەو خزمەتگوزارانی ئێوەیە ڕاستە ئێستا ئێوە لە تەنگژە و لە کێشە و لە گرفتان بەڵام خەڵکانێکەیە بە ئازارەکانی ئێوە ئەزانێ لەگەڵتانە ئەبن چ نەخۆش بن چ کارمەند بێت چ پزیشک بێ هەڵوێستەکانی ئێوە خزمەتگوزارەکانی ئێوە ئێمە بەرزی ئەنرخێنین لە کۆمەلگایە ڕاستە ئێستا کۆی وڵاتەکەمان و بەداخەوە یعنی هەرێمی کوردستان بە کۆمەڵی گرفتی نەخوازراوە ئەڕوا ئەبێ ئێمە پاڵپشتی بکەین لە سەرجەم پزیشک و نەخۆشان و کارمەندانی ئەم جێگایە لەبەروی لە خزمەتی هاوڵاتیانە بەبێ جیاوازی و بە دەسەڵاتدارانی ژەڵین کە کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە ئازە و پێشلکاریانە لە ئازە و کەم و کورتیانە بێدەنگ نابێ و ئێمە زۆر لایانی تر هەیە ئەگەر بزانین حکومەتی هەرێمی کوردستان و عێراق بەدەمیەوە نایەن ئەتوانین دەستی بۆ بەرین کار و چالاکی تر هەیە ئەتوانین بیکەین. باشە ئێستادا چەند ڕێکخراون ئەم کەمپینیان ڕاگەاندووە؟ ئێستا ئێمە ئەوەی کە دامەزرێنەرە بە ئەمانەتەوە وەڵێم حەو ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنین 23 ئەندامی ترمان هەیە کە لە کەسایەتی لە پارێزەر لە ڕۆشنبیر لە هونەرمەندان لە ڕێکخراوەکانی تر ئەندامن لەم دەستەی ئێمە کە بە هەموو مانەگەینە نزیکەی 30
دامەزرێنن و ئەندامان هەیە لەو دەستەیە هەمووی ناوخۆی سلێمانی و هەرێمی کوردستانن بەڵێ بیانیشی تێدا بیانیتیانێ نەخێ هەوڵ دەدەن کە ڕێکخراوی بیانیەکانش بێنە ناو قۆناغ بە قۆناغ جارێ با بزانین بەپی ئەمەی کە ئەم چالاکی ئەنجامی ئەین ئەگەین بەکوێ بزانین بە ئاسی بەدەمەوە هاتنی دەسەڵاتداران و پەرلەمان و حکومەت چۆنە بێ ڕەنگە ئێمە بۆ دواتر قسەی ترمانە بێ و چالاکی جیاوازترمانە بێ. کاکارزان من زۆر سپاس دەکەم کالم تۆری بەرنامەکەم میوان بووی ماندوو نەبی هیوای کاری باشتر و خەمخۆری زیاتر لە ئێوە و کەسانی خەمخۆری وەکو ئێوە بۆ نەخۆشان و هەروە بۆ نەخۆشخانەی هیوا دووبارە سپاس بۆ بەڕێز کازار فازیل کە بەڕێزیان نوێنەری دەستی داکۆکی کار لە نەخۆشخانەی هیوا بوون ڕاستەوخۆ لێرە لە ستودیۆ میوانی من بوون.